ساڵتان لە بێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لە ئەڵقەی شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر ڕۆڵ و پێگەی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد لە ماوەکانی ڕابردووە لە ئێستاشدا. بەغدا یەکێکە لە هەرە هێزە کاریگەرەکان لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق و حساب بۆکراوە لە نێو سەرجەم لایەنە سیاسیەکان بە شیعە و سونە و بابەتە هەرە گرنگەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو بە سەرۆکایەتی سەرۆک باڵجەلال تاڵەبانی و لە ئێستاش لە داهاتوودا کە دەیەوێت ڕۆڵی هەبێ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدادە. لە نێوێندا مەسەلەی بابەتی موچە و شایستەدارایەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. ئێستاش لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان ینی سەرۆک باڵجەلال تاڵەبانی لەسەر جەم ئەو کەرنەڤاڵانەی کە بۆ بانگەشی هەڵبژاردننی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ساز دەکرێت تاشی دەکاتەوە لەوەی کە دەبێت کێشەکان لە بەغداوە چارەسەر بکرێن. بابەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێت تەوتین بکرێت لە ڕێگەی بانکە فیدرالیەکانی عێراق. مەسەلەی هەژماری من کە ئەو بە تەواوەتی ڕەتی دەکاتەوە و ناوی ناوە هەژماری ئەوان. ئەم بابەتە تا چەندە گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت چۆن کار لەسەر ئەوە بکات کە بە تەواوەتی کێشەی موچە و هەروەها کێشەی هاتنی پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەغداوە چارەسەر بکرێت لە ڕێگەی تەوتینەوە. بەغدا بۆم بابەتە ئامادەکاریەکانی چۆنە؟ دادگای باڵای فدرالی کە خۆی یاسایەکی هەیە بۆ ئەمە چۆن کاراسانیەکە بۆ جێبەجێکردنی بابەتەکە. بەگشتی قساکەین لەسەرم تەوەرانە و کۆمەڵە تەوری گرنگتر بە میوانداری بەڕێز دکتۆر عەزەز سابر بریکاری وەزارەتی نەوتی عێراق کە بە سوپاسەوە لە شاری بەغدا بەرنامەی پانۆرامادا میوانە. دکتۆر سڵاوت دەبێت سەرەتامێ لەوە دەست پێ بکەین ڕۆڵ و پێگەی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی کۆمەڵێک ڕاستی سەلماندووە لە ڕابردوو و لە ئێستاشدا ینی ئەم ڕاستیانە بە دەرکەوتون بۆ خەڵکی کوردستان و بۆ بەغداش بە دەرکەوتووە. ئەم پێگەیە و ئەم ڕۆڵە گرنگەکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی لە ئێستادا و لە هەرەمی ڕۆڵەکەدا کە سەرۆک باڵجەلال تاڵەبانیە جەنابتان چۆن ئەیبینن؟ سپاس بۆ بەڕێزت بۆ بینەرانی خۆشەویستی کورسات. من ئەم شەو بۆ ئەوەی زۆر ڕاشکاوانە و زۆر بە ئیسراحەت قسە بکەم وەک کادرێکی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا وەکیلی وەزیری نەوتی عێراقم. سەرۆک باڤڵ زۆر دووربینانە بیری کردەوە کاتێک کە بڕیاریدا لەگەڵ چوارچێوەی هاوپەیمانی هەماهەنگ بێت بۆ ئەوەی ئەم حکوومەتێکی ئێستا دروست بووە دروست ببێ. هەر بۆ بیرهێنانەوە پێش دروستبوونی ئەم حکوومەتە سێ کوچکەیەکە بوو پارتی دیموکراتی کوردستان، حزبی تەقەدمی محەممەد حەلبوسی لەگەڵ تەیاری سەدری. فەرمووە ئەمڕۆ سەیر کە چیان بەسەر هاتووە ئەو حیزبانە. تەیاری سەدری لە حکوومەت نییە، تەقەدمی حەلبوسی و سەرۆک پەرلەمانە لە سەرۆک پەرلەمانی لادراوە و برادرانی پارتیش ئەیان بینی ئەمڕۆ چیان بەسەر هاتووە. بۆیە تاکید لەواکەمەوەی کە هەڤاڵ بافڵ بڕیاری لێدا سەیەکی پەخەریان دروست کرد چونکە حکوومەتێکی ناقص بوو یاخود ناتەواو بوو یاخود زۆربەی پێکاتەکانی تێدا نەبوو. بۆیە ئەنجامەکەی بۆ دەرکەوت کە ئەم حکوومەتە ئێستا دروست بووە زۆرینەی زۆری حیزبەکانی کورد و شیعە و سوننەی تێدایە. بۆیە ئەمە دووربینی هەڤاڵ بافڵ دەرەخات. هەڤاڵ بافڵ هەوێنی پێکێنانی ئەم حکوومەتە ئێستای عێراق. بەڵێ کەواتە هەر لە زمنی ئەم هەوێنەدا کە ئێستا ینی جەنابە داماژەی پێدی کە سەرۆک باڵجەلال تاڵەبانی هەیە یانی لە خۆڕان ناڵێ لە کەمپینەکانی بانگەشی هەڵبژاردننی لیستی 129 کە دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد حساب بۆ کراوە و گوێلێ گیراوە و بڕیارەکانی چی بێ لەوێ دەتوانێت جێبەجێکە لەگەڵ هاوپەیمانەکانی. لە 100% ئەوەی هەڤاڵ بافڵ ئەیڵێ ئەوەی سەرۆک بافڵ ئەیڵێ هەمووی ڕاستە، هەمووی بە تەرجوبە سەلمێنراوە. کەسێک هەبێ لە ناو کووردە لە بەغدا هەوڵی دابێ موچەی فەرمانبەران دابین بکرێ سەرۆک بافڵ بووە. کەسێک هەوڵی دابێ ناعەدالەتی لە نێوان موچەیە نەمێنێ کەم ببێتەوە لە نێوان خانەنشینێکی بەغا و خانەنشینێکی کوردستان سەرۆک بافڵ بووە. بینیت مانگی پێشوو کە خانەنشینانی کوردستان
موچەی خانەنشینیان وەرگرت هەبوو موچەکەی لە 200,000 بوو بە 800,000 ئەمە بە هەموو تاریخی حکوومەتی هەرێم ڕووی نەداوە. من کاری پەرلەمانتاری بەکرد داوام کرد کەمترین موچەی خانەنشینی ببێت بە 300,000 دینار ڕێگەیان نەدا نیان هێشت. ئێستا هەمان ئەو خانەنشینەی کە جاران 200,000 وەرەگرت هەیە ئێستا 400,000 وەرەگرێ هەیە 600,000 وەرەگرێ. کەواتە ئەوەی کارەسەی بانگەشەی سەرۆک باڤڵ تاڵەبانیە هەمووی ڕاست و دروستە. ئەوەی کە لە بەغاوە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان سوودمەنە بێلێی هەمووی لەسەر دەستی هەڤاڵ باڤڵ تاڵەبانی و سەرۆک باڤڵ تاڵەبانی جێبەجێ بووە. بۆیە ئەمە شەکەم بە مناسبەتێکی تر بە کورتی باسی تەوتڕینتان بۆ بکەم. فەرموو خۆشحاڵە بین. ئێستا من فەرمانبەرم لە حکوومەتی عێراقا هەموو 28 مانگێک موچە ئەچێتە سەر حسابەکەم هی ئەو مانگە نەگی مانگی پێشوو. یعنی من 28 مانگی نۆ موچەکەی مانگی نۆم وەرگرت. نەک مانگی نۆ مانگی 7 وەرگرم. تایدا نەنووسراوە ئەم کابرایە کووردە عەرەبە سوننەیە شیعەیە سەر بە چ تایفەیەکە. بۆیە داوا لە فەرمانبەرانی هەموو هەرێمی کوردستانەکەم هەمویان تەوتیت بکەن بۆ هیچ حسابێکی تر نەچن. تەوتین مافی هەتاییتە پارێزێ. هەر فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان تەوتینی کرد حسابی خۆی بکە هاوشێوەی هەموو فەرمانبەرێکی تری عێراق لە بەغاو بەسرە مامەڵی لەگەڵاکرێ. ئەتوانێت سلفە وەرگێ، ئەتوانێت خانوو چاکاتەوە، ئەتوانێت ئۆتۆمبیل بکڕێ. چونکە کە تەوتین بووی ئەو حسابە بانکیی کە هەتا ئەوە زەمانەتت دەیاتێ بۆ چەندین چالاکی تر لە ژیانە کە تۆ پێویستە پێێتی کە ئەگەر تەوتین نەکەی لە باخێکی تر بیکەی ئەو مافانەت پێ نادرێ حەقت پارێزراو نابێت. تەوتینە کرد خانەنشینش لە داهاتوە 100% پارێزراوە بێ. تەوتین بکەی وەکووتم چەندین چالاکی تر هەیە کە تەوتینە کرد لەژێر دەستی حیزب دەرەچی. تەوتینە کرد کەس ناتوانێت ئیجبارێکات دەنگ بە کێ دەی. کە تەوتینە کرد کەس موچە و نابڕێ. دۆخی هەرێم و کوردستان و بەغا تێک چوو تۆ تەوتینێ کردبێ هیچ مافێک زەوت ناکرێ. بۆیە تەوتین کردن تۆ ئەبی بە فەرمانبەرێکی ڕاستەکینەی حکوومەتی عێراق. ئەم حکوومەتەی سوودانیش بڕا حکوومەتێکی تر بێت. کوردیش لە حکوومەتەکەیان نەبێت. لە عێراقا تۆ مافەکە و هەر پارێزراوە. بۆیە تاکید دەکەمەوە تاکید لە وتەکەی سەرۆک باڤڵەکەمەوە داوا لە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکان بچن تەوتین بکەن لەگەڵ لیژنەی دارایی عێراق لەگەڵ نوێنەرانی یەکێتی لە پەرلەمانی عێراق لە هەوڵی جددی داین بانکە حکومیەکان بچنە سلێمانی لە سلێمانیەوە دەست پێ بکەن بە تەوتین بۆ ئەوەی هەولێری سوودی لێ ببینێ و دووەکی سوودی لێ ببینێ. دکتۆر منەوێ ینی هەم بۆ بینەران و هەم بۆ ینی موچەخۆران هەرێمی کوردستان یعنی یەک خاڵی گرنگ جەنابیشت دڵنیامانی لەم بابەتەیە ینی ئاگداریت و وردەکاریەکانی زانیت. ینی هەمومان لە ڕابردووە بینیمان ینی ئەمەی کە دادگای فدرالی بڕیاری لێدا مەسلەی تەوتین بوو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی ژۆک و جەنابیشت تەشیدت کردەوە لەسەری ینی مەسلەی تەوتین بوو. بەڵام ینی ئێستا پرسیارەکە ئەوەیە خەڵک دەپرسێ بۆ لەم تەوقیتەدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانداوە لە موچەخۆران و فەرمانبەرانەکە کە هەژماری من ڕەت بکەنەوە و بچن تەوتین بکەن لە کاتێکدا کە لە سەرەتاوە لەگەڵ مەسلەی هەژماری من بوو بەڵام ئێستا دەڵێ تەوتین بکەن. کەواتە درکردنی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەترسیەکانی هەژماری من و ئەو کێشە و ئالەنگاری قورسیانی کە لە داهاتوودا ینی کە کەس نازانێت ڕوبەڕووی فەرمانبەران دەبێتەوە یان ناچیە ئەمەیە وای کردووە کە ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگور و مکوڕ بێ لەسەرەوەی کە بەڵێ بڕۆن تەوتین بکەن و بە ئاشکرا و بە ڕاشکایی ژووتی ینی لە یەکێک لە ئیڤێنتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ پێم وتراوە. حەزەکەم ئەمە جەنابت ڕوونی بکەیتەوە بەڕاستی دکتۆر عیزەت. با من بەڵام داوا لێکم کاتم پێ بەخش. فەرموو کات ئازادە بۆ جەناب. نیەتی دڵی سەرۆک باڤڵ لەمەمەوە هاتووەکە بۆ باسەکەم. 20 ڕۆژە بێ بەغا پارەی نردووە بە کەیفی خۆی لە ڕێگەی هەژماری منەوە کەی بیەوێ چۆن بیەوێ
ئاوا پارەکە دابەشەکان نەک وەکەوەی بەغا ناردوێتی لەوە زیاترێ بۆ باسکە لە ساڵی 2014 کارێمی کوردستان بڕیاریدا خۆی نەوتی خۆی بەسەر بەخۆ بپرسێ و بەغا بوو جێی بڕی هەرچی پارە لە بانقەکانە هەبوو بە پاشەکەوتی خەڵکەوە بە پاشەکەوتی کۆمپانیاکانەوە بە پاشەکەوتی بانقەکانی ترەوە کە لە هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان دەستی بۆ برد هەموو ئەو پارانەی بەکارهێنا خەڵک پاشەکەوتی دەغیلەی مناڵەکەی خۆی لە بانقا دانابوو حکوومەتی هەرێم پارەکەی برد و بەکاری هێنا ئێستاش سەدان هاوڵاتی سادە سەدان خێزان سەدان کۆمپانیا بە سەدان ملیۆن دینار پارەیان لە حسابەکانیانە هەیە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم پارەکەیان بۆ خەرج ناکە تەجروبەی خۆمت بۆ باسکەم من 5 ساڵ لە 2013 بۆ 2010 ئەندامی پەرلەمان بووم لە هەرێمی کوردستان سەرۆکی لیژنەی دارایی بوو موچەکەم 8 ملیۆن دینار بوو پاشەکەوتیانە کرد 2 ملیۆنیانە دامێ 6 ملیۆنیان لێ ئەبڕیم یعنی لە 175 نەئەدامێ کۆم کردوەوە بە نزیکەی ئیسە من 200 ملیۆن دینار پارەی پاشەکەتکراوی موچەم لای حکوومەتی هەرێمە لەو ڕۆژانەیە کتابێکیان ناردووە حکوومەتی هەرێم بۆ دایرەی خانەنشینی لە سلێمانی ئەڵێ کە تۆ دکتۆرات خوێنووە سلفەیەکی 1.5 ملیۆن لایە ئەبێ ئەو سلفەیەمان بیتەوە ئەگەرنا لە خانەنشیەکە دەبڕم خوا بەوە ڕەحمی کردووە ئێستا خانەنشین نیم لە سلێمانی وەکیل وەزیرم لە بەغا هەژماری منم نییە ئێمە داوایان لێ یەکەم ئەڵێم باشە مە 200 ملیۆنم لاتانە ئێوە 1.5 ملیۆنتان لامە دەلەو 200 بێبڕن نەخێر لەم ڕۆژانەیە لە سەرۆکی حکوومەت و وتە بێژە نەزان و نەفامەکەیەوە گوێم لێ بۆ ئەڵێ ئەو پاشەکەوتا بێ حکوومەتی عێراق بیداتەوە کەواتە من 200 ملیۆنە بلای حکوومەتی هەرێمە ئەو 1.5 ملیۆنێکی لاماڵێ نەخێرە بێ 1.5 ملیۆنەکەم بیتەوە من 200ەکەت نادەمەوە من فەرمانبەرانی هەرێمی کوردستان دڵنیاکەمەوە ئەگەر هەژماری منت هەبێ هەژماری ئەوانەتە بێ پارەی کارەبان لێ بێ لێ بڕێ باجت لابێت لێ بڕێ مخالەفەی مروریت هەبێ لێ بڕێ چیپێکی لەسەرە لەکوێ بێوێ ئەدۆزێتەوە و ئەو پاشەکەوتەی هی تۆش سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەرزێن لای حکوومەتی هەرێمە بە یەک بڕیاری سەرۆکی حکوومەت ئەڵێ ئەو قەرزە لای من نییە و بڕۆن لە بەخا وەریگرنەوە کەواتە تۆ هەرچی مافە هەیە لە ڕێی ئەژماری منەوە ناتوانانی وەریگری بەڵام حکوومەتی هەرێم چۆن بیەوێ لە حسابەکەت پارەکەت لێ ئەبرێت بە بێ پرس بەخۆ بکات ئەم جارەشتێکی دەکەمەوە ئیسە من ئەگەر کارتی هەژماری منمە بواە 1.5 ملیۆنەکەی لێ ئەبڕیم و پرسی پێناکردم بە شێوەیەکی گشتی تەوتینی لێ دەرچێ هەر بانکێک لە هەرێمی کوردستانە تۆ حسابی لە لا بکەیتەوە خەڵک لە هەرێمی کوردستان متمانەی بە بانق نەماوە حەقی خۆیەتی چونکە حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی لە حکوومەتی هەرێم دڵنەواییەکی نەدا بە خەڵک دڵنەواییەکی نەدا بە خەڵک کە بانق بە معنای کەلیمە بانقە خۆی بانق بۆ ئەو دروست کراوە پارێزگاری لە پارەکە بکە کە لە ماڵەوە داونا خەڵکەی بە ئەگەر بێ لە بانقا دای بنێ پارێزگاری لێکرێت سوودی ئەچێتە سەر ئەو لە بانقەکەی پارەکە دەبا بۆیە خەڵک لە هەرێمی کوردستان متمانەی بە بانق نییە وەرە بزانە چەند دەوڵەمەند لاولێریش وەرە دەوڵەمەندی هەولێری و دووهۆکیم بۆ بێنە 1 دیناری ڕۆژانەی داهاتی خۆی بەرێت لە بانقێکی ئەوانە دای بنێت نەخێر لە هەولێر و دووەکیش بانقی عراقی هەیە حسابیان لەوێ هەیە ئاچن لە TBI دایانێن ئەچن لە بانقێکی تری سەر بە عێراق دایانێن بۆیە خەڵک مافی خۆیەتی متمانەی نەماوە بە بانق لە هەرێمی کوردستانە تاکی دەکەمەوە هەر پارەیەکت لە بانقادا نابوو بێ حکوومەت هەرێم دەستی بۆ بردووە کاچی داوایەکەی خەڵک هەبووە ویستێتی عملیاتی گورچیلە لە هەندستان بکە داوای 50 ملیۆن دیناری لە حسابەکەی خۆی کردووە پیان وتووە نیمانە بدەێنم تەجروبەیەکی ترێ بۆ باسکەم کە پەرلەمانتار نەکێک لە بانقە هەلەکانی هەولێر 111 پەرلەمانتار بووین 111 ڤیزە کارتیان بۆ هێناین
وابزانم بەخوا و کاتە یەکی 500,000 دیناریشی تیا بوو بە هەدیە دایان پێمان بەس فراکسیۆنەکەی پارتی ئامادە بوون وەریگرن 80 پەرلەمانتاری تر یەک کەس ویزە کارتەکەشی وەرنەگرت کە پارەکەشی تیا بوو چکایان زانی کە تۆ حسابی بانک کردەوە ڕاهاتی لەسەری ئیتر بۆچەکەت بە زۆرە خەنە سەر ئەوێ هەر شتێ بە زۆر بوو ئیکراهی تایە ئێستا حکوومەتی هەرێم ئەوێ بە زۆر فەرمانبەری هەرێم والێ بکە کە بچێت لەو بانقە بەشداری بکە من ئەمڕۆ لێرە دوسێ پرسیارم لە چەند فەرمانبەرێکی خۆم کرد بەڵێ وتیان تۆ ئازادی لێرە لە عێراقا ئازادی لەوەی لە چ بانقێک حسابەکەیتەوە کەس ناتوانێ ئیجبارێکە کە لە چ بانقێک تۆ موچەکەت دانێ بۆیە سەر لەبەری هەژماری من ڕەتەکەمەوە ئەمە نیەتی دڵی سەرۆک باڤڵە ئەڵێ موچە و بودجەی خۆتان مەدەنە دەست حیزبێکی تاگلایەن کە چۆن بیەوێ ئاوا مامەڵە بە پارەکەتانەوە بکاتەوە دووبارەیەکەمەوە یەکێک لە هۆکارەکانی کە هەتا ئێستا مانگانە کێشە بۆ موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروستە بێ ئەوەیە کە برادرانی هەولێر جەخت لەواکەنەوە ئەبێ ئەو پارەیە بچێتە سەر ئەو بانکانەی کە هەژماری منی بە زۆر بە فەرمانبەران پڕ کردوێتەوە باشە کاگتۆر کە ئەم زۆرداریە هەبێ لەم بابەتەیە و ئەم ینی دیفاعکردنەی ینی خودی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و ینی کوت لە پەرلەمانی حکوومیەکەی لە بەغدا کە پێداگر و سوورن لەسەرەوەی کە دەبێ بەڕاستی تەوتین بکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی چۆن ئەم پێگە بەهێزیان لە ئێستادا بۆ ئەم بابەتە گرنگە کە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە نێویاندا موچەخۆران و فەرمانبەرانی خەڵکی کوردستانە دەخاتە کار دەتوانێت لە بەغدا ئەم بابەتە ڕاست بکاتەوە و بڕیارەکەی دادگای باڵای فدرالی بە تەواوەتی لە ئێستادا جێبەجێ بکاو بەسەر حکوومەتی هەرێمی کوردستاندا بیسەپێنێ هەرچەندە حکوومەتی کاربڕێکەرە بە دڵنیاییەوە هەموو هەوڵی خۆمان ئەمە وەزیرمان هەیە لە بەغاوەکی وەزیرمان هەیە ئەندام پەرلەمانمان هەیە کەسانای سەڵاتدارمان هەیە لە حکوومەتی عێراقیە هەمومان یەک تیمین یەک دەنگین بڕیاری دادگای فدرالی لە 100% دروستە دەڵێ ئەو پارەیە ئەبێ لە ڕێگەی بانکێکی متمانە پێکراوی کە بانکی ناوەندی عێراقی دەسەڵاتی بەسەریا هەبێ پرۆسەکە بەم شێوەیە برایجان هەموو ئەو باقانەی کە بانکی ناوەندی متمانەی پێبەخشیون یەدەگیان بە بڕی 200 بۆ 250 ملیۆن دۆلار لای بانکی مرکزی هەیە یعنی یەدەگی دراویان هەیە خوانە خواسە یەکێشە لەو بانقانە دروست بێ بەرامبەر بە پێدانی موچەی فەرمانبەران یەکسەر حکوومەتی عێراق و بانکی ناوەندی دەسەگرن بەسەر یەدەگەکەیە لەو یەدەگا ئەو کێشەی کە هەیە چارەسەریەکەن بانقێکی سەر لە هەولێر و دوهۆکە یەدەگی دراوی لە بانقی ناوەندی عێراق نەبێ ئەگەر موچەی فەرمانبەرانی نەدا ئەگەر دوای خست ئەگەر بۆ بەستێکی تر بەکارێنە حکوومەتی عێراق و بانکی ناوەندی دەسەڵاتی بەسەریان ناشکێ بۆیە ئەو بڕیاری دادگای فدرالی لەوە سەرچاوی گرتووە بە دڵنیاییەوە سەرۆک بافڵ هەشتێک بڵێ جێبەجێیەکە زۆر باشە دکتۆر ئەمەوێت لە بابەتی شیکەیە قسە بکەین بەڕاستی ینی کە هەر لەم بانگەشەی هەڵبژاردنەدا ینی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی زۆر تەشیری لێکاتەوە ژی بابەتی تەوتین ینی جەنابەت زۆر بە جوانی ینی تیشکت خستە سەر و مەترسیەکانی هەژماری منت بۆ موچەخۆران و خەڵکی خستە ڕوو هەژماری ئەوان کە وەکو سەرۆک باوڵ پێڵێ و تەوتینی ژەوی کە گرنگە بەڵام ینی ڕێکارەکان لە داهاتووە فەرمانگەکان یاخود بەڕێوەبەرایەتیەکان یاخود موچەخۆر ئەتوانێت خۆی ئەم هەنگاوە بنێ بەسەر بەخۆی دکتۆر عیزەت یاخود نابێت ئیلا ئەبێ لە ڕێگەی بانقێکی فیدرالیەوە بێت کە لە هەرێمی کوردستان بوونی هەبێ لە ڕاستیشدا ئێستا و بانقە فیدرالیە نییە لە هەرێمی کوردستانە چکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو ڕێگەی نەیەوە لە داهاتوویەکی زۆر زۆر نزیکە هەوڵی جددی ئەدەین بانکی ڕافیدەین ڕەشید لقی خۆیان لە سلێمانی و لە داهاتوو تریشدا لە هەولێر و دووەک بکەنەوە کارێکی زۆر ئاساییە هەموو فەرمانبەرێک ئەتوانێ بچێت لەو بانقا بڵێ من حسابی بانقی ئەەکەمەوە داوا ئەەکەم مانگانە موچەکەم چێتە سەرەوە حساب بە بانقی ئەمە خاڵی دووەم بانکی TBI کە بە هەمان شێوە بەڵام بانکی TBI بانکی
TBI Trade Bank of Iraq يعني بانكي بازرگانی عراقي بانكي بازرگانی عراقي زیاتر مهتمة بكاروباري بازرگانی و پروژه و برهێنان و إلى آخره بەڵام ئەمە هیچ ڕێگەر نییە لەوەی کە هەموو فەرمانبەرێک لەوێش يعني هەموو فەرمانبەرێک دەتوانێت بچێت لەو بانقش حساب کاتەوە TBI لقیه لە سلێمانی لقیه لە ئەولێر لقیه لە دۆک بەڵام هێشتا وەکو باسم کرد بانقی بازرگانی عراقی کار و چالاکیەکەی لە 100% هەمووی خۆی تەرخان نەکردووە بۆ موچەی فەرمانبەر بۆیە ئێستا گفتوگۆ هەیە لەو پێناوەدا کە بانقی ڕافیدین و ڕەشید بێن لە هەرێمی کوردستان لقەکانیان بکەنەوە. یعنی ئەم زانیاریانە تاوەتی ئەوەی کە دکتۆر عیزە سابری ئەڵێ بریکاری وەزارەتی نەوتی عراق لە داهاتوێشی نزیکە ئەم بانکانە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی و ناوچەکانی دەوروبەری لقەکەنەوە. گفتوگۆ بەردەوامە لەگەڵ ئەو بانقانە و ئینشەڵا گەیەنە ئەنجامێکی زۆر باش. زۆر باشە. جەنابەت بریکاری وەزارەتی نەوتی عراقی و ئەمەوێ تۆزێ بابەتەکەمان بچینە سەر نەوت و مەلەفی نەوت کە مەلەفێکی گرنگە بەڕاستی و ماوەی ینی زیاتر لە ساڵێکیشە نەوتی هەرێمی کوردستان وەسێنراوە و ئێستا ئەژ ینی لە بانگەشەکانی هەڵبژاردندا ینی سەرۆک باڵجێرا تاڵەبانی زۆر تاشید لە داهاتەکانی نەوت و دابشکردنی داهاتی نەوت بە یەکسانی بەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی جیاوازی لە ناوچەیەک بۆ ناوچەیەشی دیکە بکاتەوە دەبێت دابش بکرێت بۆ بابەتی غاز باز دەکە ینی سەرۆک باڵجێرا تاڵەبانی کە ئەمە زۆر گرنگە ینی بینیمان لە بانگەشەی هەڵبژاردننی لیسی 129 لە کۆی ئاماژەی بۆدا کە من غازەکەیان نادەبێ ینی ئەم بابەتە بەنسبەت سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندە گرنگە و ئەگەر گرنگە لە داهاتوە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەتوانێت غاز بخاتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پێشخستنی ئەزمونەکەمانەوە بەڕاستی دکتۆر عیزە. منیش لە دوایین وتەی سەرۆک باڵەوە دەست پێ یەکەم بڕیارێکی زۆر حەکیمانەیە لە وتەیەکی تریەوە دەست پێ یەکەم کە ئەویش بەکردەوە جێبەجێ کردووە ئەڵێ ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هەولێر و دووەکو سلێمانیە بەکردەوە 10 ساڵە جیاوازی نەکردووە بابەت باسکە غازی چەمچەماڵی ساچێ بۆ هەولێر و دووەک کارەبا بەرهەمێنێ بۆ هەولێر و دووەک ڕۆژێک لە ڕۆژان سەرۆک بافڵ نەیوتووە بۆ غاز بچێت بۆ هەولێر و بۆ دووەک چونکە هەستەکە خەڵکی هەولێر و خەڵکی دووهۆک لەگەڵ خەڵکی سلێمانی و هەڵەبجە فەرقی نییە هەچی وێزگەی کارەبا هەیە بە غازی سلێمانی ئیشەکات و هیچ جیاوازی نەکردووە ڕۆژانە بتڵە غازی شلکە بۆ ماڵان بەکاردێ ڕۆژانە لە سلێمانیەوە چێ بۆ هەولێر و دووەک و جیاوازی نەکردووە بەڵام تۆ بێیت بچی لەگەڵ تورکیا گرێبەست بکەی بڵێ غازی سلێمانی بە بۆری ئەنێرم بۆ تورکیا ئەمە ئەو قۆناغەیە ئەو نقطەیە کە سەرۆک باڵ هەرگیز قوبڵی ناکەم هەموو وڵاتێک هەموو هەرێمێک لە دنیادا هەر کەرەسەیەکی لە بەردەسا بێ سەرەتا ئەچێ پێداویستی دانیشتوانەکەی خۆی پڕەکاتەوە ئەگەر لێ زیاد بوو هەناردەیەەکە ئێسمان جێگری وەزیری نەوتی عراقم بۆ کاروباری غاز ڕۆژانە ئێمە غازی وشک لە ئێرانەوە هاورداکەین چونکە کەممان هەیە بەڵام غازی شلمان زۆرە ڕۆژانە لە بەندەری بەسڕەوە هەناردەی بازاڕەکانی جیهانیەکەین یعنی عراق ئێستا لە یەک کاتە هەناردەکاری غازی شلە هاوردەکاری غازی وشکە بۆ محەتەکانی کارەبا نیەتی سەرۆک باڵەمەیە کەی هەموو ماڵێک لە سلێمانی کەی هەموو ماڵێک لە هەولێر و دووهۆک پێداویستی غازی و ژیانی ڕۆژانەی خۆی پڕکردەوە ئەو کاتە لەگەڵ حکوومەتی عراقا گفتوگۆکەین ئەگەر پێویستن بەم غازەی لە سلێمانی هەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەگەر لێمان زیاد بوو بەڵام ئێمە هەتا کارگەکانمان معمەلەکانمان پرۆژەکانمان پێویستی بە غاز هەبێت ئێمە ناکرێت غازەکەی خۆم هەناردە بکەم بەڵام پێویستی ناوخۆم پڕ نەکرد بێتەوە بۆیە پلانەکەی سەرۆک باڵەمەیە کەی گەشتی ناو قۆناغی پێداویستی غازی سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستانمان پڕ کردەوە لە غاز و لێمان زیاد بوو بە نرخی ڕاستەقینەی خۆی فرۆشین و داهاتەکەی خێنە خزمەتی هەموو خەڵکی کوردستانەوە بەڵام لە زستانە
خەڵکی سلێمانی بە دوای بڵێ غازەوە ڕا بکات و دەستی نەکەوێ. ئێمەش لە چەمچەماڵەوە بۆری لێبین و بینێرین بۆ تورکیا، ئەمە هەرگیز نە بڕیارێکی نە مرۆڤانەیە نە ئابوووریانەیە نە بە هیچ شێوەیەک. نیەتی سەرۆک باڤڵ لەمەوە سەرچاوی گرتووە. تۆ سەر پەیامەکانی کە ئەڵێ دەنگ بن بە لیستی 129 بۆ ئەوەی دەسەڵات ڕەها و ڕاستەقینە لە دەستی منابێ بۆ ئەوەی بۆتان بسەلمێنم کە ئێمە بە یەکسانی مامەڵە لەگەڵ هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان ئاکەین. ئەو 10 ساڵە بە تەجروبە سەلماندێتی کە بە یەکسانی مامەڵە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ئاکە. دووبارەیەکەمەوە ئەو کارەبایی کە لە کوردستانە بەرهەمدی هەمووی لە سلێمانیەوە غازی بۆچێ. قەت ڕۆژێ لە ڕۆژان یەکێتی و سەرۆک باڤڵ ڕێگریان نەکردو لەوەی بۆ ئەچێت بۆ ئەوەیە، چونکە هەرێمی کوردستانی بە یەک هەرێم چەسپاندووە. غازی پێویستی ژیانی ڕۆژانەی ماڵان ئێستاش لە سلێمانیەوە چێ بە هەولێرودووە ڕێگری نەکردووە، بەڵام بە دڵنیاییەوە ڕێگرە بێت لەوەی هەرزان فرۆش بکرێ و غازەی کە هەمانە و خۆمان هێشتا پێویستیەکانمان پڕ نەکردوێت. کەواتەم قسانە دەرخەری و ڕاستیە کە نەخێر سلەیمانی ینی ڕێگر نەبووە لەوەی کە ژێرخانی هەرێمی کوردستان نەبووژێتەوە. سلەیمانی ڕێگر نەبووە لەوەی یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕاشکاوی بڵێن ڕێگر نەبووە لەوەی کە ینی سەروەتێکی نیشتیمانی هەیە بە یەکسانی کە دابەش نەکرێ بەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستانە بگرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە شێوازێکی نیشتیمانیانە بە شێوازێکی کوردانە بیری کردوەوە کە هەموو خەڵکی هەرێمی کوردستان سوودمەند بێت لە داهاتی نەوت و لە داهاتی غازیش کە ئێستا ئەوە تا کارەبای هەموو هەرێمی کوردستان وەکو جەناب داماژەی پێدی دکتۆر عەیزە سابریانی لە ڕێگەی غازی چەمچەماڵ و کە لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دابین نەکرێت بۆ هەموو خەڵکی کوردستان. براگیان زۆر راپۆرت هەیە باز لەوەکە کە نزیکەی ساڵی 2035 نەوتی هەرێمی کوردستان بەرەو تەواوبوونەچ. داهاتووی هەرێمی کوردستان غازە. گەورەترین کێڵگەی غاز لە عێراقا کێڵگەی چەمچەماڵە کە تا ئێستا بەرهێنانی تیان نەکراوەها. ئەنجا کێڵگەی کۆربۆر دووەم و سێم و ئیلی ئاخری. بۆیە بڕیاری سەرۆک باڤڵ زۆر حەکیمانەیە. داهاتووی دەوڵەمەندی خەڵکی هەرێمی کوردستان خۆشگوزەرانی خەڵکی کوردستان لە ڕێگەی غازەوە دەبێت. لە کاتێکا کە داهاتووی غاز زۆر ڕۆشنترە لە نەوت، خواستی جیهانی لەسەر غاز ڕۆژ لە ڕۆژ لە زیاد بوونە. من گەشتوم بە تاو قەناعەتەی کە سەرۆک باڤڵ هەر پەیامێکی هەبێت و باسی بکات لەم بانگەشەی هەڵبژاردنە هەمووی ڕاستەقینەیە، هەمووی بە شێوەیەکی ڕاستی چەسپاندوێتی سەلماندوێتی اینجا هەسووە باسی ئەکات. بۆیە داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستانەکەم دەنگ بن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی هەموو ناوچەکان هەموو خێزانەکان ببن بە خاوەنی خۆشگوزەرانی بە یەکسانی. کاک دکتۆر عەیزە دەمەوێت ئەوش پرسیمیانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی کە بۆ نمونە دەیانەوێت هاوسەنگی و تەوازنی هێزەوە تا لە هەرێمی کوردستان ڕاست بکەنەوە و لار نەبێت. یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووشدا بۆ بابەتی ینی نەوت و غاز ینی ویسوێتی هاوسەنگی هێزە نێوان هێزە هەرێمایەتیەکان و عێراقیش ڕابگرێت تا ڕادەیەک بۆیە ئەم بابەتە نەبێتە بەڵا بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە. بۆم بایان چیاڵی دکتۆر؟ من ئەمە بە یەک دێر بەراوردێکی بچووکە لە نێوان پارتی و یەکێتی بۆکە. لە سیوەکی ئاب لەو ساڵەدا برادرانی پارتی دوو سوپای دوژمنکاری تورکیا و عێراقیان هێنایە سەر هەرێمی کوردستان. لە ساڵێک لە ساڵەکانە هەڤاڵ مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕی دوو سوپای دوژمنکاری دەوڵەتی پێشووی ئێران و دەوڵەتی پێشووی عێراقیانە کرد. بۆیە علاقەتی یەکێتی خستۆتە خزمەتی دەوڵەتە ئێقلیمیەکانەوە بۆ ئەوەی خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین بکە. هەرگیز یەکێتی و سەرۆک باڤڵ ئەو کەسە نەبووە یاخود ئەو لایەنە نەبووە کە کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکات. باش دکتۆر عەیزە جەنابەت لە بەغدای و بریکاری وەزارەتی نەوتی عێراقی
ئایندەی پەیوەندیەکانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک باڵجەلا تاالبانی کە سەرپەرشتیار و ڕێبەرایەتی ئەم پەیوەندیانەکە لەگەڵ بەغدا و لایەنە شیعە و سونەکان بەگشتی چۆن دەبینی بۆ ئایندەی هەم یەکێتی هەم هەرێمی کوردستان؟ داهاتوو یەکێتی و سەرۆک باڤڵ لە بەغدا و کاریگەریەکانی لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکان زۆر گەشە بینم بە سەرۆک باڤڵ کاریگەری نەبووە منیسە نەمتوانی وەکیل وەزیری نەوتی عێراق من بەڕاستی سەرۆکی ترمان هەبووە و سەرۆکوماری ترمان هەبووە و ئەم شوێنە هەر بەتاڵ بووە مەبەستم ئەوە یەکێک لە نمونە بچووکەکان کە چەند کاریگەرە هەمیشە هاتنی سەرۆک باڤڵ بۆ بەغدا بۆ توندکردنەوەی پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی حکومڕانە لە بەغا عنسوورێکی چالاکە عنسوورێکی فعالە 18 بۆ 19 کورسیمان هەیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق هەر شتێک لە پەرلەمانی عێراقە لە بەرژەوەندی عێراقیەکان و خەڵکی عێراقا بێ ئێمە پشتیوانیەکەین پەسەندکردنی بودجە لە پەرلەمانی عێراقا یاریزانی سەرۆکی یاریزانی سەرەکی سەرۆک باڤڵ و کاخوبات بوون کەسی تر نەبوو بەڕاستی. بەڵێ دکتۆر عیزەت من سپاس دەکەم هیچم نەماوە ئەگەر هەر پەیامێکت هەیە توانین لە کۆتایی بیگەینی زۆر سپاس. پەیامی من داوە لە هەموو خەڵکی کوردستانەکەم بۆ ئەوەی خۆشگوزەران بن بۆ ئەوەی دەسەڵاتێکی حەق دەسەڵاتێکی یەکسان دەسەڵاتێک کە جیاوازی نەکات لە نێوان ناوچەکان دەسەڵاتێک کە ئەو غازەی هەمانە بخاتە خزمەتی هەموو خەڵکی کوردستانەوە دەسەڵاتێک کە خەڵک ئیجبار نەکە موچەی لێ نەبەردرێ دەسەڵاتێک کە هاوکار بێ نقطەی قووەتی سەرۆک باڤڵ و یەکێتی لە پەیوەندیە باشەکەوێتی کە لە بەغاوە هەیەی بمانەوێ نەمانوێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقێکی فیدراڵی یەکێتی دەسەڵاتی هەبێ کورسی زۆر بێ دەنگی دلێرترە بێ لە بەغا مافی زیاتر بۆ خەڵکی کوردستان دابینەکە بۆیە داوا لە خەڵکی کوردستانەکەم هەمووی دەنگ بدەن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزیز سابر بریکاری وەزارەتی نەوتی عێراق کە بۆ سپاسەوە لە شاری بەغدا لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم خێمشەی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و سەلامەت و تەندروست باش بن خواتان لەگەڵ.